مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم لەبارەی ئەم بڕیارەوە. ئێستا بەڕێز کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لە سلێمانی و میوانی من دەبێت کوێستان خان زۆر بە خێربی بۆ کوردستان 24. بەڕاستی ئەم بابەتە زۆر ینی ئیداری و یاساییە دەکرێت بۆمان ڕوون بکەیتەوە کە لە چی خاوەنکاران خۆش دەبن ئێوە؟ بەڵێ زۆر سوپاس. خۆی هەموو خاوەنکارێک پێویستە کرێکارەکانی دەستەبەر بکات. مانگانە لە 12ی موچەی کرێکارەکەی لە بەڕێوەبەرایەتیەکانی دەستەبەری ئێمە لەگەڵ لە 5 کرێکارەکە خۆی ئەیات بۆ ئەوەی دوجار لە کاتی خانەنشین بوونیە ئەو پارەیە وەرەگرێتەوە، خانەنشینە بێت یا توانێ وەک پاداشتی کۆتایی خزمەتەکەی وەری بگرێتەوە یا لە کاتی پێکانە کە خانەنشینە بێت ئەو پارەیە وەرەگرێ. ئەم پارەیە هەموو مانگێک خاوەنکار ئەبێت بیبات لە بەڕێوەبەرایەتیەکانی دەستەبەری ئێمە دای بنێت ئەچێتە سندوقێکەوە پێڵێن سندوقی خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی. هەر مانگێک ئەم پارەیە دوا بخات خاوەنکار غەرامەیە چێتە سەر، غەرامەکەش تەساعودیە. بۆیە بە هەزاران خاوەنکار هەیە کە لە غەرامەی دواکەوتووی پارەیەکی زۆری هاتوۆتە سەر هەتا نزیکی هەمان بووە لە پێشوە هەتاک ملیاری دیناریش. ئەم لێخۆشبوونە هەموو ئەو خاوەنکارانە ئەگرێتەوە، بەڵام پارەی بەشداریەکان ئەبێ باتچکەوە پارەی کرێکارە کەس ناتوانێت لێخۆشببوونی لێ بکات، بەڵام لێخۆشببوون ئەکرێت لە تەواوی ئەو غەرامەیی کە دوای خستووە پارەکە ئەو کاتە بەشداریەکەی ئەیات بە سندوقی خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی. باشە، ئەی بۆچی 90 ڕۆژتان دیاری کردو بۆ ماوەی سەمانگتان دیاری کردو بۆ پێدانی دەستەبەری ئەو کرێکارانە لەلایەن خاوەنکارەکانەوە؟ 90 ڕۆژی کارکردن خۆی ئێمە بڵێ لە ڕابردووشە چەند جارێکی کەم لێخۆشببوونەمان کردووە. جارێک بە بڕیاری ئەنجومەنی کارگێڕی سندوق 6 مانگ لێخۆشببوونمان کردووە، جارێکەش بە بڕیاری ئەنجومەن 6 مانگی کەمان لێخۆشببوون کردووە. ئەم جارش ئەم 3 مانگە دواتر دیارە ئێمە بەرچاومان ڕوونترە بێ کە ئایا ژمارەیەکی زۆر لە خاوەنکار ئەمێنێتەوە فریا ناکەون ئەم قەرزە بنەوە. ئەگەر زانیمان ئەتوانین جارێکە داوا لە ئەنجومەنی وەزیران بکەین کە جارێکیکە چەند مانگێکیکە درێژ بکرێتەوە، بەڵام ئەگەر زانیمان تەواوی خاوەنکارەکان توانیویانە قەرزەکانیان بنەوە ئەو کاتە 90 ڕۆژەکە تەواوە بێت. باشە کوێستان خان، پێتان وایە کە خاوەنکاران چۆن پێشوازی لەم بڕیارەکەن؟ بەڵێ خۆی داواکارێکی زۆر هەبوو لەلایەن خاوەنکارانەوە، لەلایەن هەردوو ژووری بازرگانی سلەیمانی و هەولێری شاتنە لامان پێیان وتین کە خاوەنکاران قەرزارێکی زۆری دەستەبەرن کە پێویستە ئەم لێخۆشببوونە بکرێ. بۆیە ئێمە ساڵی پار لە مانگی 8 نووسرامان کرۆ بۆ ئەنجومەن، جارێکە مانگی 9 کردومانە و من بۆ خۆم نامەیەکی تایبەتیشم بۆ بەڕێسەرۆکی حکوومەت نارد کە ئەم لێخۆشببوونە بۆ گرنگە ئێمە بیکەین. خۆشبەختانە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بە کۆی دەنگی ئەندامانی ئەنجومەن بڕیار دراکە بەڵێ لێخۆشببوون بکرێ بۆ خاوەنکاران لە تەواوی قەرزەکانیان بۆ ماوەی 90 ڕۆژی کار. باشە، با منیش بپرسم کوێستان خان، بۆ گرنگە کە ئەم لێخۆشببوونە دەربکرێتەوە ئێستا کە بڕیارەکەتان داوە خۆشبەختانە؟ بەڵێ خۆی یەکەم بۆ خاوەنکار زۆر باشە کە قەرزێکی زۆری لەسەرە قەرزەکەی ئەیاتەوە، کە قەرزەکەی لەسەر نامێنێ بەشداریەکەی ئەیات، غەرامەی دواکەوتوویەکەی ئەیە بەشداریەکەی جاری وا هەیە بەشێک لەو خاوەنکارانە غەرامەی دواکەوتوویەکەی 3 بەرابەری بەشداریەکەیەتی بەشداریەکەی ئەیات. ئەمە خزمەتێکە بۆ خاوەنکاران. کاتێک خاوەنکار دەزەکاتەوە بە پێدانی بەشداریەکانی بە سندوقی خانەنشینی، لێرە خزمەتە بە کرێکاران کە خاوەنکارەکەی بەشداری بۆ ئەیات و دوجار خانەنشینە بێت. و بەشێکیشی ئەوەیە کە ئەرکێک لەسەر بەڕێوەبەرایەتیەکانی ئێمە کەمەکاتەوە، چونکە هەر خاوەنکارێک بەشداریەکانی نێە و مافی کرێکار پێشێل بکات ئێمە ناچارین داوای یاسایی لەسەر تۆمار بکەین. واتە
بڵێ سوودی ئەم لێخۆشببوونە سێلایەنەیە بۆ خاوەنکارە بۆ کرێکارە بۆ بەڕێوەبەرایەتەکانی ئێمەیە. زۆر باشە کوێستان خان لەوانەیە زۆر بنەو شوێن و کۆمپانیایانە یاخود و خاوەنکارانێک کە تا ئێستا دەستەبەری کۆمەڵایەتیان نەکردووەکە ئەمە لە بەرژەوەندی کرێکارandایە چیەکەن بۆ ئەوەی کە کۆمپانیاکان یاخود خاوەنکارەکان ناچار بکەن بۆی کە دەستەبەری کۆمەڵایەتی بۆ دەستەبەری کار بۆ کرێکارەکانیان بکەن؟ بەڵێ خۆی ئێمە کە هاتوین بۆ ئەم وەزارەتە لە سادەی کرێکار و شوێنکارەکان دەستەبەر کرابوون. بەڵێ لە بڵێ هەموو کابینەکانی ڕابردووی پێش ئێمە لە سادەیان دەستەبەر کردووە، بەڵام ئێمە لەم کابینەیە گەیانومانەتە لە 160 پارەی سندوقی خانەنشینی 300 ملیار و کەسرێکە، ئێستا خۆشبەختانە ملیارێک و کەسرێکە، واتە 3 بەرامبەر و نزیک نیوە پارەکەمان زیایی کردوواتە لەم کابینەیە وەزارەتی کار 3 بەرابەری هەموو کابینەکان و ساڵەکانی پێشخۆی کاری کردو لەسەر دەستەبەری کرێکار. ئێمە زۆر ڕێگامان گرتوۆتە بەر بۆ ئەوەی کە ئەم کارانە بەرینە پێشەوە. ئێستا کێشەیەکمان هەیە، ئێمە کێشەکەمان ئەوەیە کە کاتێک هاتوین لە سادەی کرێکار و شوێنکار دەستەبەر بوو، ئێستا گەیانومانەتە لە 160. ئێستا ئێمەین کێشەمان هەیە ناتوانین پارە لە خاوەنکارەکان وەربگرین، بۆیە پێویستمان بە ئالیەت و بە ڕێگای تازە هەیە بۆی کە بتوانین پارە لە خاوەنکارەکان وەربگرین و بتوانین شوێنکارەکانی کەش دەستەبەر بکەین. بۆ ئەم بابەتە راپۆرتێکمان ئاراستەی دیوان و سکرتارەتی ئەنجومەن کردووە کە بخرێتە بەرنامەی کارەوە بۆی پێشنیار و داواکاریەکانمان پەسەند بکرێت. سکرتاریەت راپۆرتەکەمانی یاوە بە نووسینگەی بەڕێز سەرۆکی حکوومەت، هەروەها نووسینگەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت بۆی سەرنج و تێبینیەکانی خۆیان بن و بخرێتە بەرنامەی کارەوە بۆی میکانیزمێکی تازە بدۆزینەوە بۆی بتوانین لە ساسەی کرێکاران و خاوەنکاران دەستەبەر بکەین و بتوانین پارەکە ژوەرگرین. جارێکە خاوەنکار بەهۆی ئەوەی کێمە ناتوانین پارەوەرگرین قەرزار نەبێت و غەرامەی دواکەوتوی نێتە سەر. زۆر سپاس دەکەم بەڕێز کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لە سلێمانی لەگەڵم بووی. دەست خۆش. سپاس. باشە.